بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە دەستپێکی هەفتەیەکی نوێ هاتینەوە خزمەتتان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش و بەختەوەر و ئاسوودە بن. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکارم شوان و بەیارمەتی هاوکارانمان پێشکەشی ئێوەی ئازیزی دەکەین. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان هایزان سڵاوتان لێبێ و ئاسوودە و کامەران بن. لە پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆ باس لە پرۆژەیەک دەکەین کە ویش بەناوی پرۆژەی پێشەوا لە دەڤەری بادینان لە زاخۆ و شیلاجێ و وەروەها دهۆک پرۆژەی پێشەوا هەیە کەوا پرۆژەیەک ئێمە هەوڵدەین قسە و باز لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە ئامانج لە پرۆژەکە وەروەها کات و سات و شوێنی پرۆژەکە دەکەین وەکو یەکێک لە بابەتە گرنگەکانی ڕۆژ وەروەها ئاوڕێک لە بابەتی پرۆژەی پێشەوا دەدەینەوە لە ناوچەی بادینان. وەڵازان ناچەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە منداڵی ساڵح کێ باز لەوە دەکەین کە بزانین منداڵی ساڵح کێ و خێزان چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە منداڵێکی ساڵح پێشکەش بە کۆمەلگا بکات کە دوجار کۆمەلگا و تەواوی ئەوانەی لە دەوروبەرین سوودی لێ ببینین بزانین بنەماکانی جێبەجێکردنی دروستکردنی منداڵی ساڵح چیەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن دەڕوانە دروستکردنی یاخود هێنانەکایی منداڵێکی ساڵح کە دوجار تەواوی کۆمەلگا سوودی لێ دەبێت لەو تۆرێماندا بەگشتی لە باز لە ژیانی منداڵ و منداڵی ساڵح دەکەین. بەڵێ کۆمەڵێک زانیاری تیشمان بۆ ئامادەکردوون لە درێژەی پرۆگرام لە خزمەتان نابین دەستپێکیش دەچینە لای زانیاریەکانی کەشوهەوا و بەرزی پلەکانی گەرما و نزمونەوەیان لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. بەڵازان و خۆشەویستان زۆرێک پیشە هەن خەریکە لە هەرێمی کوردستاندا بەرەو لە ناوچوو دەچنەوەی کە زیاتر پێوەستن بە کۆمەلگا و بەهۆی ئەو گۆڕانکاری پێشکەوتنانەوەی کە لە کۆمەلگادا هەن زۆری لە پیشەکان بەرەو لە ناوچوون دەچنێکێک لەو پیشانەیە پیشەی پینەچیەکە لە ئێستادا کەمترین خەڵک سەرقاڵی دەبن. هاوڵاتێک کە تەمەنی 6 ساڵە لە ناحیەی خورماڵ خەریکی پینەچێتیە کە هاوڕێیەکی ئازیز بە ناوی ژیار محەممەد ئەم پیچەری بۆ ئامادەکردن 6 ساڵە خەریکی پینەچێت 6 ساڵە دیارە تەمەنی گەورەیە و کەسەی پینەچێتێکە دەکەن. بڵێ بینەری و فیچەرە دەبین وەک هاوکارم دانیار ئاماژەی پێکرد بزانین پیاوێت بە درێژایی 6 ساڵە بەس خەریکی پینەچیا ئێستا و پیشەیە چۆن گۆڕانکاری بەسەراتوە وهروەها ئیش و کار و بازاڕی ئێسەی پینەچیەکان چۆن دەگوزارێت. مريد السمن
لسال حفتا پێنجەوە این بووم خەیات بووم هیچ تایبار نەکرا بووم بەیانی هاتینە خورماڵ ئێوەرە ڕۆشتن لەگەڵ جەماعەتێکە خەیات بوون وڵات ترە کە بار کران و ئەمانە دەستمان هێشت ڕامان کەم بۆ ئێران و ئەوانە لە ئێران ماینەوە چەند ساڵ و دووبارە هاتینەوە وازمێنا لە خەیاتی لە دەربەندەڵی دوکان بوو لەوێ دوکانم دانا بووی خەیاتی ئێتا کە دەریان کردین هاتینەوە ماوەیەکی لێرە خەیاتیم کرد ئەیتر تووشی فەقەرات بووم دەستم هێشت وڵای تا عملیات کرام 2-3 ساڵ دەستم هێشت و لەوە لای ئیتر دەستم کردە بۆم ئیشێ هیچ ژیانێکم نەڕۆژ بڕێەوە ئیتر دەستم کردەوە بۆم ئیشە بۆم پینەچیە ئیتر لەو ساوە تا ئیسە من پینەچی کاسبی نەماوە ئێستا تاقترا یەن نەوەڵا بەکو جاران نەماوە وەڵا جاران باش بوو بەس ئێستا خەڵعایبی لێت و شت بدوورێتەوە پارەی نەبوو مەجبوور و بیدوورێتەوە یا بزمان ڕێژەکە وەڵا ئێستا تاقترا کەم یەن ئەو هینە نەماوە کاسبێ نەماوەی ئەم ئیشێ من لە حەفتا پێنجەوە هاتوومەتە خورماڵ دوکانم بووە لەوێ خەیاتیمە کرد و ڕۆشتمە بۆ هانێقۆ ئەی دوای ئەوەیە کە باریان کردین ئەیتر خۆ من دوکانێکم دانا لە بنی پەڵگەکەی خورماڵ ئەوە دوکانی من بوو لەگەڵ عەلی باقی و خوا عەفویان کە ئەوە جەماعەتێک بوون وڵای تر بار کران من دەستم هێشت چوومە دایرەوە دوکانەکەم هەڕاج کرد فرۆشتم چوومە دایرەوە ناویان نووسیم و چوومە بۆ دایرێ ئەیتر وەختێ باریان کردین و ئەوانێ دێمان خۆمان ڕامان کەم بۆ ئێران ڕامان کرد بۆ ئێران لەوێش دوکانێکم داناهی خەیاتی ئەیتر 4-5 ساڵ هەر لەوێ بووم خەیاتی مەکرد هەتا دەریان کردین وتی بەخوا بێ بڕۆنەوە کۆرەوەتوان بچینەوە کوێ خەم ماڵمان نەماوە وتی نابێ عەمرا بێ بچنەوە وەڵا هاتینەوە ئیتر دووبارەم کەلاوانە تازەمان کردەوە دووبارە ئالێرە دوکانێکم دانا خەیاتی 2 ساڵ خەیاتم لەوە لای تووشی فەقەرات بوو دەستم هێشت مناڵەکە نەڵێ باوە کۆرە ئەوە کە ئیشە تۆیە کە لای بەدەستی بێڵێ بەدە لە خورماڵە موسا مەحموود بوو بیرم بێت باوکی سیادەم و ئەوان بوو ئەوانە پینەچی بوون پینەچیانەکەن میش خەیات بوو ڕامان کردوە بە وشکە ناو بەخوا لەبێت لە وشکە ناو بەیانی هاتمە ئەم خورماڵێ خەیاتی مەکرد و ئێوارە ئەچوومە بە وشکە ناو
چاوگی زەڵما پێشمەرگە 10-15 قاتی ئەخز بە ملمانە ئەبێ بیان دوورن نیوە پارەی دام نیوەی پارەی ناو ئەتە ئاوا بوو ئەو کاتێ ماشی جوان بوو لەوە پێش ڕانگ و چەوخەمانە دووری بوو لە ئێران ژەر ڕانگ و چەوخەمە دووری بوو حوسەڵە بوو تااقەتم بوو لێ بەزیتە تااقەتم نەماوە ئەڵێ قادێنێ بۆم نایدورم ناتوانم ساعیم نەماوە ئافرە دێتە لام و گەنجێتە لام و ئەوایتر یەن من هەر لە خۆمەوە تووشی ئەمیشە بوو هەر خۆمەوە کردومێ مەجبورم ئیشم نەبوو ژیانم نەڕۆژ بڕێەوە و نەمتوانی ئیش بکەم عەمەلیات کرابوو دەستم کرد بۆم ئیشە ناوەڵا لە بنەماڵەی ئێمە نەوەڵا ئەم ئیشە نەبووە نیان کردووە بەڵێزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باس لەسەر بابەتێک دەکەین ئەویش تاقیکردنەوەیەکە بۆ پرۆژەی پێشەوایە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز لە دهۆکەوە مامۆستا سەلاح حاجی سەرپەرشتیاری پرۆژەی پێشەوامان لەگەڵە بێت مامۆستا سەلاح سڵاوت لێبێ و ئەگەر بۆمان باس بکەیت پرۆژەی پێشەوا وەروواکە ئەمڕۆژ تاقیکردنەوەیەک هەیە ئەوە پرۆژەکە مەبەست لە چییە ناوەڕۆکی پرۆژەکە بۆ چییە و ئامانج لەم پرۆژەیە چییە؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستپێکێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله. پروژه پێشەوا ئەڤروکە سەرانسەری پارێزگاها دهوکێ تاقیکردن یا تێتە ئەنجامدانێ بەریکانەیە ژبەرکردنا جوزێ عەمایش قورئانا پیرۆز و ڕوەسا سەد دوعاش حسن المسلمێ و ئەف تاقیکردنە جهێ ئاماژەیە نزیکی 800 بوو 850 قوتابی بەشداری ئەvê بەریکانێنە سەرانسەری پارێزگاها دهوکێ الزاخ و الدهوکێ ئاکرێ ئامێدیێ و شێلادزێ هەمی جها تاقیکردن نهادا یا تێتەکردن ئارمانجا وی پرۆژەی ئەوە کو خزمەتکردنا قورئانا پیرۆز و سنەتا پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام. زۆر باشە مامۆستا ئەگەر باز لەم پرۆژەیەمان بۆ بکەی لە ناوچەی بادینان و دۆک ئەم جۆرە پرۆژانە چۆن بەڕێوە دەچن و تا چەند گەنجان و خەڵکی و ناوچەی گرنگی بەم جۆرە پرۆژانە دەدات. هەلبەت بێگومان vê dîmahiyê rolekê here baş dîtiye taybetî yanî Kurdistanê bigiştî û bi taybetî parêzgeha Duhokê û Badînan ku ev cure proje û ev cure çalakiye hebûyne û berdewam înşallah wekû projê pêşewa jî medît ev êkemîn pêngava me ye û çalakiya me ye anehiya Xwedê ku me wesa dît ku xelkek bi taybetî çîneya genc û lawan berevgaziya me ve hatin ew jî em elhemdülillah xelkê me xelkekê musilman e xelkekê dîndar e û em dibînîn ev cihê xweşxaliya me ye rastî jî genc û lawêt me evrûke em dibînîn ku berev vî projeyê ve hatîne û bûye cihê xweşxaliya wana ji kuç û kura ev wê çendê digehînîtin ku anehiya Xwedê ev gencêt hene peyameka baş layê wan heye ku bû xizmetkirina evî gelî bû xizmetkirina ayînê pîrozê îslamê bû xizmetkirina gelo niştîmanê xwe
هر وصا اوی پروژه ما کو بوی رنگی دید آنهایی خود دی بردوامی پیدین الپارزگاه دهو که کو بشین پینگاوت مازنتر بها ویجین بو خدمت کردن قرآن پیروز و سنت پیغمبری علیه الصلاة والسلام. زۆر باشە مامۆستا سەلاح سنووری پرۆژەکەتان واتە و بەشداربوانەی کەوا ئێستاکە بەشدارن لە تاقیکردنەوەکە تەنها سنتەری پارێزگایەوە کە یاخود لە زاخۆ تا شیلاتزێ و بەگشتی ناوچەی بادینان یاخود قەزا و ناحیەکان خوێندکاران قوتابیان بەشدارن لە چۆنی بەشدار بوون ڕێژەکەیان چەندێکە و ئەو تاقیکردنەوەی کە ئەمڕۆ دەکرێت زیاتر ناوەڕۆکەکەی لەسەر چی تاقیکردنەوە دەکەن. سبارت اوی تاقی کرنه یا بریکانه یا جبر کرنه جزء عمایه جزء عمایه کامل دهت جبر کرنه تاقی کرنه دا ادگل صد دعا یا جیش حسن المسلمه الپارزگاه دهو که سرانسری بادینان افروکت نهادا ادوی خولاکه دا تاقی کرن یا پریوت چیتم شوازه که گلک باش ادکشو هوایه که ایمانی دا براستی کو ام خوب خوشحالت بینین جه خوشحالی آمه افروکت کشو هوایه که ایمانی دال پارزگاه دهو که القضای زاخو القضای آکره القضای آمدی و شلادزه الدوروبرا خلقه کشتیمیل و تناهیه یعنی بگشتی بجداری و تاقی کرنه بوینه او گلک جه خوشحالی آمه پراستی بگرم و گوری و کشو هوایه که ایمانی دا تاقی کرن یا تید انجام دانه. زۆر باش مامۆستا سەلاح لەو پرۆژەیەدا تەمەنەکان دیاریکراوە یاخودەوەی کە لە دیمەنەکان لە پشتەوە دەبینین تەنها خوشکان بەشدار لەم پرۆژەیە تەنها خوشکان یاخود پیاوانیش دەتوانن بەشدار بن. لای راست اگر نهادا ما بجدار بو خوشکو برایتین پانهی خوده ام چافک کامیره ده اخینه سروه چنده کو براجید بجدارن لیمش جدا کرینه برا جدا و خوشک جدا هولانها ام تاقی کرنه تعداد کن براجی آمادنه و خوشک جی آمادنه لیت نهادا که کامیره ما ابتنه سر خوشکایه اگر راست براجی پریجکا گلکا باش بجدار بوینش کچو کرا و سبارت تمنی جی پنگاوایی که آنهایی خود دکار خو پروژه خو ریگ اخین اومل بره اوی پروژه‌ای وکو ریگ خراوه که پراگ گهینین ات پنگاوی بهنده بکینه ریگ خراوه که فرمی بو خدمت کردن قرآن پیروز و سنت پیغمبری علیه الصلاة والسلام اف پروژه هنه وکو تا آماجه پیدای تمن مل دست که دیار نکرن لی ات پنگاوی بهنده بو خولن بهن بو جارن بهن ده ووارتن اخینه تمنا و دخولن جدا جدا بو تمنن جدا جدا ادبوار جدا جدا انجام دهیم پانهی خدای مازن و دلوان. مامۆستا سەلاح ئاماری ئەو کەسانەی بەشدار بوون لەم پرۆژەی پێشەوەواتە چەند قوتابی چەند بەشدار بوو چەند فێرخواز هاتوون ئەمڕۆ تاقیکردنەوە دەکەن ئەوەی بەشدار بوو ئەوەی ویستوێتی بێوەرتان گرتووە یاخود فلتەرێک هەبوو بۆ ڕێژەیەکی زۆر ناوی نووسیوە یاخود بەشدار بوو بەڵام ئەمڕۆ ناتوانێت تاقیکردنەوە بکە یاخود بەشدار بێت ئامارەکە چەندە بەگشتی؟ بگشتی آمار نافبرا 800 بو 850 فرخواز و قطابی افروکا یعنی وی پروژه دا بجدار بوینه و اجوان 850 800 تا 850 امد بینیم پروژه که هر زور هاتینه یعنی پروژه که هر چند ما آمار نهاد چونکه سرانسری پارزگاه دهو که او امت نهادا وکو سرپرشتی پارزگاه دهو کت کن و القضای دیجی ما سرپرشتنه و امت پیوندی دانند گلوانا و جه خوشحالی آمه وکو آمار رجه که هر باش بجدار بویه کو الوان 800 و 850 کسان رجه که باش بجدار بویه و اوجی جه خوشحالی آمه آنهیا خدای مازن بو جارم بهت دیشین هزاره ها از یعنی و پیشبینیت کم ام جارم بهم بو خولم بهت هزاره ها کسا بجدار بکن الپارزگاه دو که واتە مامۆستا سەلاح ئێستاکە لە سنتەری پارێزگای دهۆک لە هۆڵێکەوە بەڕێزت لەوەی تاقیکردنەوە دەکرێت هاوکات لەم کاتەشا لە شارەکانی تر بوون لە زاخۆ لە شیلاتزێ لە ناوچەکانی تر لە یەک کات لە یەک وەقت لە یەک سەعات هەمان تاقیکردنەوە دەکرێت؟
بله بگومان السرانسری پارێزگاها دهو که اب همی قضای نوی و ات اقدامی دا و کوچبری نها من آماجه پیدای ات نها دا ات وی خولک دا تاقی کرن یاد هت انجام دان ات کشو هوای که گلک ایمانی دا الحمدلله. زۆر باشە مامۆستا لەم پرۆژەیەتاندا ئەوانەی کە دەردەچن یاخود دەبنەیە یەکەم و دووەم و سێم و ئەو ژمارانە ئێوە دیاریتان بۆ دیاری کردوون کە دیاریان پێشکەش بکەن؟ بله هەلبەت پرۆژەیە پێشەوە دەستپێکێ وەکو پرۆژەیەکە ئەدوێ خولێدا دەستگەهێ نوری حیکمە بوو پەروەردە و ڕەوشەمبیری چاودێریت کەتن نەهادا پارێزگاها دهوکێ بوو مەسەلا بابەتێ خەڵاتان ما خەڵاتێ ئێکێ و دوویێ عمرە دانایە عمرە سەرکەفتیە ئێکێ و دوویێ دێفڕێکەینە عمرێ هەروەسا ما 10 خەڵاتێ 8 خەڵاتێ دیدا بوونەت گەل يعني ما 10 خلاط هبون ليت افروكا دا ما 2 خلاط انديجي زياده كرن ما كرن 12 خلاط 12 دياري سركفتيه ايكي تاي 12 دي 12 خلاط بهنا دانه بونمونه سركفتيه ايكي دي فريكاينا عمره سركفتيه 2 دي فريكاينا عمره سركفتيه 3 دي برا پاره که دینه حتی سرکفتیه 4 دي خلاط و دیاری حتی سرکفتیه 12 دي خلاط و دیاری هبن ان شاء الله تعالى. زۆر باشە مامۆستا سەلاح ئەگەر بەشداروی دیکە یاخود بۆ پرۆژەکانی دیکە ئەگەر بینەریان بەرنامەی ئێمە بن چۆن دەتوانن پەیوەندی بە ئێوە بکات و بەشدار بن لەگەڵتانە لە پرۆژەکانی داهاتووتاندا واتە لە ڕێگەی سۆشیال میدیا و پیجتان هەیە یاخود چۆن بتوانن پەیوەندیتان پێوە بکەن؟ اتنهادا ما پیجک درست کریه پیج گروپ پیشوا ات وان گروپا دا ما پیوندی هیت گل بجدار بویان ات سوشیال میدیا دا کو بویره که پیوندی بجدار بوی خود کن و هر وصا سپاسیه کاجدل بو کانال پیام کو کانال پیام وکید بیجن اوی پروژه‌ای خوکریا خودان و پروژه ما دخوازی ما وکید بین هاتیه دنگ ان شاء الله تعالی بو جارم بهت دگرینگیه که مازن به سوشیال میدیا دن بو بلاف کرنا یانجی راگهاندنا اوی پروژه کانال دا و هر وسط سوشیال میدیا دا کو بشن اب هزارهان خطابی و فرخازا بجداری اوی پروژه بکن و اموی پیشبینیت کن کو جارا بهتن پروژه که 3-4 و 4-5 جاری جی زیادتر جوه جاره دی بجدار بن ان شاء الله اگر خودی حزب کتن. زۆر باشە مامۆستا سەلاح هاوشانی ئەم پرۆژانە کەوا بە شێوازێکی گشتی جەوێکی ئیمانی دروست دەبێت کۆمەڵی گەنج و لاودێن لەم نۆجۆرە لە تاقیکردنەوەانە بەشدار دەبن. گرنگیدان بەم پرۆژانە و بەردەوامبوون بەم پرۆژانە بە تایبەت لەم بارەدۆخە کە دەبینین تەڕەفی بەرامبەریشەیە دژی ئاین دژی کللتور دژی کۆمەڵێک بابەت پرۆژە دەکرێت ئاهەنگ و حەفلات دەکرێت چەند گرینگە ئێمەی مسلمانان لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بەم پرۆژانە بدەن و هەروەها سەپۆرتی ئێوە بکەن و ئێوەش بەردەوام بن لەم جۆرە لە پرۆژە. ویدی ماهی پراستی مخابنی و مدید هیرشکا یا جواکی یا سر کلتور کردی هیرشکا بونمونه دجی آینی یا سر جواکی کردی تیتا کرنه پریگا سوشیالی بگره پریگا گلک نافریک خراوا بگره کو چندهان پیلان گراینه کو بشن راوشت گنجولاوین اوی جواکی تیک بدن کو اوان هم اش آینه پیروز اسلام دیر بخن هم جی جواک یه کردواری و کلتور کردی ناشرین بکن اتجاوی خلق کی دا لی امد بجین هوان امد بجین وانا کو ام وکو کرد وکو مسلمان وکو خدان اف جواک ما اجبری نهادا و تانها جواک که خدان راوشت بویا جواکه که حساب بویا خدمتا گلو نشتیمانی خدمتا آینه خو کریه و از هر دمت بیجم الجهه کو ام چاواره هنده بین پیلان اتوانا بهنه دارشتن و امشنی بچین
چارەسەریە بۆ وان پیلانە بگێڕین نەخێر بەلکو دەوێتن مە پڕۆژە و پلان هەبن ئەدوێت ئەم خودان ڕێکخراو و پڕۆژە و پلانێت داڕشتی بن بۆ خزمەتکردنا ئاینێ خۆ بۆ خزمەتکردنا ئەڤی جواکی بۆ خزمەتکردنا کەلتورێ کوردی ئەم بشێن کو ڕەوشتێ گەنج و جەحێلên xwe ڕەوشتێ گەنج و لاوên xwe beref pêşvetir bibin û ava bikin û hêşta harîkar bîn edgel hêz û şiyanê wana çunkî em nihat bînin gencêt me lawêt me eşqurokê çavbigire xwedan hêzin xwedan tuwanan e şiyanê teyn armancêt baş hene meremêt ciwan hene lê gel vê çendê da pêtiviye em piştevaniyeka here zêde bikin ku li beramberî wan pîlanêt xirabkaran yê evrûke gelek nava tên ku ewana divêtin rewiştê gencên me yê lawên me têk bidetin lê anehiya Xwedê em yê karî da û em yê xizmetê da bû dînê xwe bû gelê xwe bû niştîmanê xwe bû genc û cihêlên lawên xwe ku em bişên xizmeteka here baş pêşkêşî wan bikin û xwe şiyanêt wana bikeyne xwedan û harîkar û piştevan bîn edgel wan da bû pêşvebirina wan bû bilindkirina astê rawiştî bû bilindkirina astê perwerdeyî bû pêşxistina gel û niştîmanê xwe زۆر باشە مامۆستا سەڵاح بەگشتی چی بکرێت لەو ناوچەی ئێوەدا ئەم جۆرە پرۆژانە بەرفراوانتر ببێت یاخود بەشداروی زیاتر لەگەڵتاندا بەشدار بێت و لە ئێستادا کەم و کورتیەکان چین و چۆن دەکرێت چارەسەر بکرێ ئایا لە ڕووی مادیەوە بێت یاخود لە ڕووی معنەویەوە بێت چۆن چارەسەری ئەو کەم و کورتیانە هەیە کە بکرێت بۆ تامۆی کە پرۆژەکە فراوان بکرێت سەبارەت ئەڤان جۆرە چاڵاکیە ئەپڕاستی ئەس دەبێژم مە معانات هەنە ئاریشەمە هەنە gelek جارە بۆ نمونە پرۆژەیە پێشەوە برا پارەیەکێ لەڤی پرۆژەی وەکو بێژن خەرجیاتێت ئەڤی پرۆژەی پڕاستی ژی مە معانات هەبین مە ئاریشە هەبین یعنی شلای خێرخوازان خودی خێرا خێرخوازان مازن بکات و خودی خێراوانە مازن بکات یەن هاریکاریە مەکرین هەروەسا دەستگەهێ نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری سوپاسیە کاژدل پێشکەشی واناتکەن کو سەرپەرشتیە پرۆژەیە مەکری کو خۆل پرۆژەیە مەکریە خودان ئەڤروکەدا و سەرپەرشتیت کەتن لێ ئەزت بینم بوو چارەسەریە vê girفتê ev giriftara me hey pirastî ku xêrxwazên me divêtin ev têgehel defwana peyda bîtin bۆ nimûne em yê matersiyekê da ku per rewiştê genc û lawên me et niha da sosyal medya niha pîlanê têne gêran niha da ku em bişên rewiştê evî milletî rewiştê genc û lawê xwe parêzîn ku em bişên xizmeteka ya dînî ya aynî ya neteweyî pêşkêşî gel û niştîmanê xwe bikin pêtiviya xêrxwaz rastî jî harîkar bin gel me da û em li vê re daxwazêş her xêrxwazekê dikin ku xwe li van cûre projeyan bikene xwedan ev cûre projeyane dê evî civakî beref pêşveçûnê ben dê evî civakî beref zanîn û zanistê ben çunkî niha jî rastî eger me gelek arîşeyê dî hene bû nimûne eger kesek bêjîtin astê hejariyê evrûke li herêma Kurdistanê û qeyranê darayî peyda bûyne ku ev cûre çalakiye et niha da pêtivînînin nexêr ez dibêjim berûva jî ev cûre proje ev cûre çalakiyane rewiştê gencêt me rewiştê lawên me et parêzîtin bilind diketin ما اگر روشت وانا بلند نبیتن صبحی جواک ده هیت تیگدانه صبحی آریشن مازن ده پیدا بن صبحی جواک ده برف خرابیه و چیتن لی وان جوره چالاکیا اب وی پروژه‌ای ام یه هولدانت کن کو بشین خدمت کا باش پیشکشی گنجو لاوت خوب کن صبحی اف گنجو لاوه ده بنا کار بدستن اوی گلون اجتماعی کو او گنجو لاوه و کو بونه خودان روشت وەکو بوونە خودان ڕەوشتێکی جوان و بەرز و بلند سوباهی دێشێنە شێوازێکی گەلێکی جوان ئیدارەیە ئەڤی ملەتیکەن سوباهی دێشێن شێوازێکی گەلێک جوان هەمی بۆ ئەرادا یعنی بەرەف پێشڤەچوونێ چەند دوبارەت بێژەم هێویدارمش هەر خێرخوازێکی بتایبەتی پارێزگاها دووکێ هاریکار بنە دگەلمەدا بۆ وان جۆرە چاڵاکیە کو ئەم بشێن زێدەتر خزمەتە ئاینێ خۆ و گەلێ خۆ بکەین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەڵاح حاجی سەرپەرشتیاری پرۆژەی پێشەوا لە پارێزگای دهۆک بێڕای دەستخۆشی و هیوای سەرکەوتن بۆتان لە شتاق و ئاسوودە و کامران بن سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیارەکانت
وڵازان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. وڵازان و خۆشەویستان لە ئێستادا بۆی و پێشکەوتنانی کە هەیە زۆرێک ئامێرەکان بەکاردێنێت بۆ بابەتی کشتتوکاڵێکێک لەو بابەتانە فڕۆکەی درۆنە بۆ کاری کشتتوکاڵی بەکاردێنێت لە ناوچەی پێنجن هاوکارمان بیتێکی لەو بارێ بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبین. من ناوم هونەر عومەر کاونی بڕۆناوی ماستەر لە ئایتی خولیان بۆ ئایتی و بۆ درۆن چەند ساڵێکە مەسەلەن درۆن زۆر بەکارهێنم و ئەوەی کە بینیم درۆنێکی تازە هەیە لە دنیا کە بەکارهێنرێ بۆ بواری کشتتوکاڵ و ناوچەکەی ئێمەش ماشەڵڵا ناوچەیەکی بەپیت و بەفراوانی کشتتوکاڵمان هەیە لەبەرەوە بیرم لێکردەوە وەکو یەکەم کەس ئەم درۆنە بێمە هەم کوردستان هەم عێراق ژەمە یەکەمدانەیە ئێستا لە حاڵەتی تێستانی و بەکارهێنی. کارانسانێکی زۆرەکە بۆ جوتیار لە زۆر ڕۆ مەسەلەن پێویستی بە کەمتر دەرماڕشتنەیە و کاتێکی کەمتر و سەریعتر ئەمە ئەوە کارێکە بۆی مەسەلەگە جوتیارێک ئەم ساڵ 10 دۆنم زەوی هەبێت ئامێرێکی وا هەبێ کاری پێ بکە ساڵیان دەلەوە چێ بتوانێت 20 دۆنم زەوی بە ئیجار بگرێ چکە کێشی دەرمانڕشتنی نامێنێ بەو شێوەی ناڕەحەتی کە ئێستا هەیە بە کۆڵەپشت و ناڕەحەتێکی زۆری هەیە مەسەلەن ئەگەر بە کۆڵەپشت دەرمان بڕشی احتیمالی زۆرە ئەم دەرمانە بگەڕێتەوە لە ڕێی هەناسەوە هەڵی مژیت و کۆمەڵێک لە ڕێی تەندروستی و تووشی کۆمەڵێک نەخۆشی ببیت. ئەم فڕۆکە بچووکە کاراسانیە بۆ فەلا زۆر شتێکی باشە بە مەکینە ئەیشی بە مەکینە دەرمانی ڕێژین ئەیشێلێ بۆریەکانە شکێنە بەڵام ئەم فڕۆکە شتێکی زۆر باشە بۆ فەلا دەرمانی بیبەری پێڕێژی تەماتی پێڕێژی کاڵک و شووتی پێڕێژی ئەمە حەستێکی زۆر باشە و شتێکی زۆر ئاسانە زۆر باشە دەرمانەکەشی هیچی بەزایە ناڕوە لەسەر ئەیڕێژە بەسەر هەموو تەماتەکە. وڵازان و خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە منداڵی ساڵح کێ و خێزان و پەروەردەی کۆمەلگا و قوتابخانە و تەواوی سێکتەرەکانی ژیان تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە منداڵێکی ساڵح لە کۆمەلگادا دروست بێت. گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر سدیقی مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین پەروەردەی خێزان لە خێزان و دەست پێ بکەین تا چەند ڕۆڵی دەبێت لەوەی کە منداڵێکی ساڵح دروست ببێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلى الله على محمد وآله وصحبه ومن والاه. سرتا من سپاسان دەکەم ئەوە دەرفەتێکی خزمەتکردن دەربارەی پەروەردە و پەروەردەکردن و تێگەاندنی منداڵ بەڕاستی گرینگە بە تایبەتی لەم سەردەمە ئێمەدا بە تایبەتی تر لەم کاتانەیە کە ئێستا منداڵ زۆر سەرقاڵ دەکرێت بە ئەنواعی ئەو شتانەی کە بەڕاستی بەلا ڕێیدا دەبات لە ڕێی سەحیحی خۆی لە پەروەردەکردن لای دەبات. زۆر سپاسان دەکەم فرسەتێکی چاکە. بەڵێ مەسەلەی پەروەردە مامۆستا گیان
دیارە با ئەوە بڵێن زۆر کەس هەیە زۆر کەس هەیە یانی ئەو بۆ چوونێتی دەڵێ منداڵ هەر بخۆی لێی گەڕێ باشە هەندێکی دەڵێن پەروەردەی بکە یانێکی سوود و قازانجی نییە کۆمەڵێک لەم بابەتانە لەم بۆچوونانە کە بەڕاستی هەمووی بۆچوونی هەڵەیە بۆ هەڵەیە لەبەرەوە چونکە سەیرێکە زانایانی بە تایبەتی زانایانی تەربیە و پەروەردەکردن ئەو زانە بەرەزانەی کە زۆر غەمی خێزان و ئوسرە و منداڵ و پێگەیاندن و تێگەیاندن و ئەو شتانیان بوو ئەمانە بە تێکەڕا ئەم هەموو نەسیحەت و ئامۆژگاری ئەم هەموو کتێبیان داناوە ئەم هەموو شتیان داناوە ئەلبەتە بەندە بن بۆ خۆم کە بینیمە ئاوا زانایان سەرقاڵی ئەو قەزێ بوون و ئەوە کە زانستێکی گەورەیە و شێوازی پەروەردە و بنەماکان و چۆن منداڵ پەروەردە بکرێ و بە چ شێوازێک و چۆن منداڵ ئیهمان نەکرێ و چۆن منداڵ ساڵح دەبێ و منداڵێکی ساڵحی لێ دەچێ منیش لە بۆ ئەوەی کە ئەمانەم بینیوە تقریبان چەند کتێبێکم نووسیوە نوێنسکەی 3 کتێب 4 کتێبە هەرچەندە ئێشتیشان ئێستا چاپ نەکراوە دەربارەی پەروەردەی منداڵ تێگەیاندنی منداڵ چۆن پەروەردە بکرێت چۆن پێبگەیەندرێ بە چ شێوازێک منداڵێکی ساڵحی لێ دەچێت جا بە حەقەت ئەوە ئەم زانایانە وە کتێبەکانیان وە نووسینیان وەڵامی ئەو خەڵکان هەموو دەداتەوە کە مەسەلەی پەروەردە بەڕاستی زۆر کاریگەرە و چۆن پەروەردەکردن تێگەیاندن پێگەیاندن تێگەیشتنی منداڵ و خزمەتکردنی چەند گرینگە بە پێچەوانەی ئەوە ئیهمالکردنی گوێنەدانی وازلهێنانی یان پەروەردەیەکی سەقەت ئەوە باسی ئەوە شەکەین کۆمەڵێک شێواز هەیە شێوازی زۆر هەڵی پێ دەڵێن لە پەروەردەکردندا هیوەها بە شێوازی هەڵە منداڵەکەی پەروەردەکە ئەمانە هەمووی بەڕاستی کاریگەریان هەیە لەوەی کە ئەو منداڵە بەرەو هەڵدێر و بەرەو ئیهمالکردن و بەرەوەوە کە پەروەردە نەکرێ و منداڵێکی گەورە و کەسادێکی گەورە و ئینسانێکی جوان و ئینسانێکی باش و ئینسانێکی بەسوود و ئینسانێکی ساڵحی لێ دەربچێت مامۆستا با من لێرە بابەتێک هەیە کاتێک باز دەکەین منداڵی ساڵح بە پەروەردەی مۆدێرن ئەمەی ئێستاکەیە ڕەنگە ئەگەر ئێمە مقارنەیە بکەین منداڵێکی ساڵح سیفەتەکانی لە 100 ساڵ 200 ساڵی بەر لە ئێستەی تەمەن لە کۆمەلگای کوردی ئەبێت چۆن بووبێ هەمان ئەو سیفەتانە ئەشێ بۆ ئێستەی منداڵێکی ساڵح لە کۆمەلگای کوردیا یان ڕوونتر دەمەوێت بۆ بەڕێز بڵێم ئایا منداڵی ساڵح ئێستا وەیە لە قوتابخانە 100 بێنێ وەڵام نەزانێت ڕێزی دایک و باوکی بگرێ یا بە پێچەوانەوە ڕێزی دایک و باوکی بگرێ وەڵام 70 بە یا لە دەرنەچێ منداڵی ساڵح ئەوەیە پارێ زۆر بێنێتەوە بۆ دایک و باوکی یاخود سەرێشە نێنێتەوە بۆ دایک و باوکی یعنی پێوەرەکانی منداڵی ساڵح لەسەر بنەما شەرعیەکان و پەروەردەیەکان بۆ ئێستی کۆمەلگای کوردی دەمێ بزانم بە کێ دەوتێ منداڵی ساڵح هەیە منداڵەکەی پارەی دنیا بۆ دێنێتەوە بەس ئایا ساڵحە پرسیارەکە ئەمەیە جوانە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا باسیەکەین دیارە وەکو باسم کرد بۆی کە بینەرانی بەڕێزیش ئەوانیش وەکو دەڵێ ئەو ماسوودی لێوەربگری لەو زانستە ئەلبەتەوە زانست ئێمە نییە زانستی ئەو زانستەیە کە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم کە هێناوێتی و پاشان زانا گەورەکان تەبەنیان کردووە دیراسان کردووە شەرحیان کردووە لیان زیاد کردووە بۆ نمونە پیاوێک وەکو ئیبن سینا کە ئەمە تاوان دکتۆرێکی گەورەیە کە هەتا زانایان ئێستا یعنی وەکو کە تحقیقات و لێکۆڵینەوە کراوە طبەکەی ئیبن سینا کە دیارە پەروەردەشی تێدا هەیە وە کتێبێکی بەناوی ئەسیاسە کە بەشە لەوانە بەشێک لەو کتێبەی باسی دەفەرمێ سیاسەت الرەجولی لئەولادی سیاسەتکردن و ڕامیاریکردنی پیاو بۆ ئەولادەکانی دایک و باوک بۆ ئەولادەکانی کە ئەوە زۆر بەڕاستی کتێبێکی زۆر گرینگە لەبەستەوەی ابن سینایە کە طبەکەی طبی ئەو ئێستا دەڵێن لە ئەوروپا و ئەمریکا لەسەر ئەو طبە یانی ئیشی لەسەر دەکەن و ڕۆیشتون و بەکاری طبی فەڕەنسی لەسەر کتێبەکەی جا ئەم پیاوە لەو کتێبەدا باسی ئەوە دەکات دەڵێ ئەولاد هەر لەو کاتە ئەجا ئەوەی داناوە دەڵێ هەر لەو کاتە کە لە شیرە خۆرە لە شیر خواردن دەکرێتەوە لەو کاتەوە دەبێت تەوجی ئاراسەی منداڵ لەو کاتەوە دەست پێ دەکات هەر لەو کاتەوە دەبێت لەو کاتەوە خەریکی بچ کە منداڵ بەڕاستی شخصێکی بچکۆلەیە دوایی کە گەورە بوو دەبێتە کەسێکی گەورە هەر لە وەڵەوە منداڵ ینی ئەو شتانی کە دواییش دەیزانێ هەمووی تێدا هەیە ماشەڵڵا هەمووی تێدا بەس بچکۆلە کراوەتەوە
بە بچکۆلەی ئەمانە هەمووی دەفەرمێ هەر کەسێک هەر لەو کاتێک کە لە شیر دەکرێتەوە منداڵ دەبێت پەروەردەی بکەیت تێی بگەێنی و تربیەتی بکەیت پێش ئەوەی کەوا چێشۆ بێشەکان بێن بەسەریانە پێش ئەمەی کە ئەو هەموو ئەو بێتەربیەتی و ئەو خاڵانەی کە خراپ و زەرەری لێ دەدا پێش ئەوەی کە ئەوە لێ کۆ ببێتەوە ئەوە ئیبن سینە سید قوتب ڕەحمەتی خوا لێ بکە زانایەکی سەردەمی خۆمانە دەڵێ من بڕام بۆ پێگەاندنی کەسایەتی گەورە بە دووشت هەیە یەکێکیان هێزی ثەقافە و زانستی زانیاری دووهەمینیان هێزی پەروەردەکردن بەڵام دەڵێ وەلاکنی ئومین و بەڵام من زیاتر دەڵێ بڕوام بە هێزی پەروەردەکردنەکە زیاتر هەیە کەوەکو جەناب باست کرد کابرا مەسە بڵێن هانی دەدا بڵێ 100% بهێنێ تەڵەبێکی زیرەکە مامۆستاکان لێ ڕازین بەڵام لەو لاوە سەیرەکەی پەروەردە نەکراوە جگەرە شێشە نێرگە لە شێشە شەڕەکە شەڕەنجیە زیێنێتەوە لە ناو منداڵەکانە شەق لەم هەڵەدا شەق لەو هەڵەدا دێتە کۆڵان شەڕە پشیلێ شەڕە سەگە لەگەڵ ئەم منداڵ لەگەڵ ئەو منداڵ دیکا بەهراوەریە بەڵام زیرەکیشە کەواتە نە ئەوە ماناوایە پەروەردەکە جودایە ئەم قەزیەی ثەقافە و زانست و زانیاری شتێکە مەسەلەی پەروەردەکردن شتێکی ترە ئەوە ئیمامی غەزالی کە پیاوێکی تامان بۆ خۆتان دەزانن هەموو عالەمی ئیسلامی فەیلسوفێکی ئیسلامی گەورە بووە دەڵێ منداڵ عینەن تەشبیهی دەکا بە نەمام و دار و درەخت چۆن دار و درەخت ئەگەر خزمەتی نەکەی دڕک و داڵەکی لێ نەکەیەوە زبڵ و سەمادی بۆ نەهێنی و بە جوانی ئاوی نەدەی نەی پارێزی لە قوپۆپەکان لێ نەکەیەوە بزانی کام لە قەباشە کام لە قەلەیکەوە و چۆن خزمەتی بە شێوازێک ئاوی بدەیت بە شێوازێک گەورەی بکەی دەڵێ عینەن منداڵش ئەو هایە دەبێت بزانی ئەو منداڵە هەرچی شتی خراپە شێوازی ئوسلوبی هەڵە و پەڵە و ئەمانێ دەبێت لێ لابێ بە جوانی پەروەردەی بکەی نابێ ئێمالیکەی نابێ سەرزەنشیکەی نابێ وەڵحاصل ئەو شتانەی کە بۆیە ئیمامی غەزالی زۆر بە جوانی ئەو تەشبیهاتی کردووە کە دەفەرمی ئەو لەل ئەوە جا تۆ سەیرکە ئێستا ئەگەر ئەو کەسێک کە باغەوانە ئەوانەی کە باغداریەکەن ئەوان دەزانن ئەگەر ئەو باغە ئەو دارە ئەو درەختە بە جوانی پەروەردە نەکرێ پێی نەگەینی بزانە هیچی لێ بەسەر نایێت هیچ سوود بەروبوومێکی نییە و ئەولادی بە هەمان شێوە ئاوان جا بۆیە من لێرەوە دەستم سەر ئەوە کە ئەو خاڵش بڵێم مەسەلەی مەسئولیەتی پەروەردە لەسەر شانی چییە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم ئەو بەرپرسیارەتی سەرشانی دایک و باوک بە تایبەتی باوکەکە دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته وباشا دەفەرمێ والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها دەفەرمێ ئەوە هەمووتان شوانن هەمووتان پارێزگارن بۆ ئەولادەکانتان و دایکیش بە هەمان شێوە پارێزگارە و بەرپرسیارە لەو ئەوە کەواتە بەرپرسیارەتەکە وەکو قورئانیش ئاماژەی پێ کردووە یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا خۆتان و ماڵ منداڵتان بپارێزن لە ئەو ئاگرەی کە خوا نەخواسە ئەگەر خۆتان نەپارێزن دەکەونە ناویەوە بۆی ئیمامی عەلی لە تەفسیری ئەم ئایەتە دەفەرمێ عەلموا ئەهلیکم وئەولادەکم الخەیرە وئەدیبوهم دەفەرمێ فێری خێریان کەن و ئەدەبیان دادەن لەسەر ئەو خێر و چاکەیە کەواتە مەسەلەی پەروەردە شتێکی زۆر گرینگە بەڕاستی و زانانی دیکە زانانی سەردەمی ئەمڕۆ بزانە ئەو هەموو کتێبانی سوود دەربارەی پەروەردەی منداڵ ئەو شێوازانەی کە شێوازی پەروەردەی منداڵ جا بۆ وەڵام پرسیارەکەی جەنابیشت بەڵێ کۆمەڵێک ئوسلوب هەیە بەڕاستی ئەوە زەرەر لە ئەو ئەولادی دەدا مەسە بۆ نمونە ئیشێکیان ئوسلوبی ئیهمالکردن کابرا ئەولادەکەی خۆش دەوێ ئیهمالێکە حەز ناکە ئازێتیکە و حەز ناکە وا بکە و ئەو ها بکە و فەرمانی پێ بکە و لە فڵانشتی بیژەڕەوە و حەز ناکایانی خاڵشکەمان ئەمەیە ئوسلوبێکە کە پێدەن ئوسلوبی تەسەڵوتی ئەو دایک و باکە وا زاڵە بن بەسەر ئەولادەکە ناتوانێت هیچ بکە هیچ شتێکی پێ ناکرێت دار کوتکەن لەسەری ئەزێتیەکەن وانەکەی ئەوها بکەی نەکەی جا بە تایبەتی هەندێک دایک و باوکەیە کە زۆر تووڕە دەبن لێدەن بە تایبەتی زۆر دایکانمان هەیە لە ئەولادەدا کە من دوایی ئاماژەی پێ دەکەم کە چەند هەڵەیە ئەو لێلانە وەلێدان
ئەگەر هەبێ کۆمەڵێک یاسای تایبەتی خۆی هەیە کۆمەڵ یاسای تایبەتی خۆی هەیە خاڵچکەمان پێی دەڵێن تەدلیلی پێ دەڵێن یعنی نازنازی ئەو ئەولادە نازنازی فێریکەی داوای هەر شتێکی کرد بیدێ موبایلەکەی بە چەند وەرەقەی بڕۆ خێرابووی بکرا ئەولادەکە داوای فڵاشتەکە خێرابووی بکرا سارێ فڵاشتی بۆ بکە سارە و نادان چیچ و ئەمانە وەالحاصڵ یان لە قەزەی خواردندا ئەوە خاڵچکەمان ئەمەیە کە یەکسانی نەبێ یەکسانی لە نێوان منداڵەکانە فەرقیان بکرێت کە ئەوە خاڵێکی زۆر هەڵەیە بەڕاستی منداڵی وایە زیاتر ئیتیمامی پێ بدەیت ئیوایە ئیتیمامی پێ نەدا ئیوایشتی زۆر بۆ کرێ ئیوایە بۆی ناکرێ کەواتە ئەم ئوسلوبانە وە کۆمەڵێک ئوسلوب و شێوازی تریش هەیە کە یان منداڵی وا هەیە مەسە بڵێن بۆ نمونە حەز دەکە ئەو غەریزە و قووەت و هێزانەی کە تێیدا هەیە تاقی بکرێتەوە بەڵام دایک و باوکەکەی نایکایانی گوێی ناداتێ تەرجیعی ناکە ئازای ناکە و ئەو شێوازانەی پێناڵە کە ئەو منداڵە بە شێوازێکی تەجریبی چۆن شتەکان ڕاستکاتەوە خاڵچکەمان ئەمەیە کە منداڵ تەمە زۆر هەڵە دەکات ئەگەر ئەو دایک و باوکە هەڵەکانی بۆ ڕاست نکاتەوە کەواتە هەر لەسەر ئەو هەڵەیە دەڕوە کە دەبێت تۆ پێی بڵێ ینی پێی بڵێ ئەو شەد هەڵەیە ئەو شەد هەڵە نییە ئەوەش تەمان شێوازی تایبەتی خۆی هەیە کە من دوای ئیشەڵا باسی زۆر مەوەسە لە ئێستادا زۆر لە دایکان و باوکان بۆ بێدەنگکردنی مناڵەکەیان یاخود بۆی کە مناڵێک زۆرە گری بیانوویە بڕێ لە زیاد لە حەد ئەم بیانوانەی ئەبڕێ هەر شتێکی بۆی جێبەجێ ئەکا پێ دوانێمە کاریگەری خراپی دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ یەکێک لەو جاوە تەمە زانایانی ئێستا ئەو ماوەسەشوان کە پرسیارێکی زانانی ئێستا تەرکیز لەسەر ئەم ئوسلوب بە هەڵانە دەکەنەوە خۆشەویستی نییە ئەمە یەکێک لەوانە پێدەن تەدلیل یعنی نازنازی ئەو منداڵە هەرچی گوتی بۆ شتێک گریا خەراراکەن بۆی بێنن فڵانشتی ویست خەراراکە بۆی بکە نابێت ئەوە چکە بە تایبەتی مەسلەی گریان منداڵ کە لە گریا هیوا هەیە یەکسەر دەچێ و بە قوربانی بێ و ماچێکا و چیەوێ و ئەمانە نابێ ئەوەش هەڵەیە منداڵ قستەکە باماوای بگریە کە خۆ گریان شتێکی چاکە گریان زۆر شتێکی چاکە هێنانە خواری ئەو فریمێسکە ئەوە تامان ئەوش خاڵێکی گرنگی لەسەرە دەڵێت دەبێتە مایەی درێژبوونی عمری ئینسان و دەبێتە مایەی ئەوەی کە سیحەتی ئەو ئینسانە جوان دەبێت هاتنە خوارەوەی فریمێسک لە چاوی ئینسان با بگرە قەیناکە ماوەی لێ گەڕە ئیمالیکە دوای ئەنجا بە هێواش بزانە ئەو شتێک کە داوای دەکات بە ئەندازەی خۆی ئەگەر پێویست بوو بۆی بگەڕە ئەگەر پێویست نەبوو نه بە شتێکەوە زۆر جەماوە سەباز لەوە دەکرێت ئەو ئیهمالکردنش دەبێتە دروستبوونی کەسایەتێکی بەهێز و متمانەی بە خۆی دەبێت کە خۆی دەبێت جوازار باش بێتەوە کەسی کە دەستی نەگرێت و باوەشی پێ بکات و ئاخر ئیهمالکردن لە پەروەردەنە ئەو ئیهمالکردنە کە لەو ساتەیە لەو ساتەدا کە دەساکە بەگریان و شێڕەشیر و ئەمانە نابێ لێی بدەی لێگەڕێ بە هێواشی با بگریا ماوەیەک دوای وردە کە شوێنەی بۆوە ئەجا ئەو کاتە قسەی لەگەڵ زۆر باشە مامۆستا بابەتێک هەیە یعنی هەمومان کۆکین بە هەموو فکرە جیاوازەکانەوە میوانی زۆر هاتوۆتە ئێرە لای لەو شوێنەی بەڕێزە دانیشتووە هەمویان کۆکن لەسەرەوەی ئەو گەنج و لاو مناڵانەی کە لە مزگەوتەکانەوە نزیکن لەگەڵ ئەهلی مزگەوت نزیکترن هێورترن و بێکێشەترن و پەروەردەکراوترن ئەمە نە بە عەتف دەیڵێن وەک بێچانەوە شانازیشە بەڵام دەمەوێت ئەم خەلەلە بدۆزینەوە یاخود سەرنجی بەڕێزت بزان لەسەر ئەم خەلەلە زۆر جار دایک و باوک غەڕا دەبن لەبەرەوەی خۆی پیاوەکە ئەهلی نوێژە و خێزانیشی ئەهلی نوێژە جۆرێک لەوەی کەیتر مادام خۆمان ئەهلی نوێژین مناڵەکانیشمان ڕاستەخۆکە و نشوێنی خۆمان لەم ئیهمالکردنە کە وەکو بەڕێزی شت باست کرد کە زۆر خراپە مناڵەکە بە ئاراستەیەکی ترا دەڕوە یان ئەتوانین بڵێن لە بنەماڵەیەکی جوان لە خانەوادەیەکی پەروەردەکرا و مناڵێکی بێ پەروەردە دەرەکەوێت کە هەمان وێناژەکرێ بڵین لە هەمانە عایلەیەکی بێسەروبەر کە چیچە مناڵێکی پەروەردەکرا دەبێ چۆن ڕێگری لەم خاڵە بکەین دایکان و باوکان چۆنە بێ وریابن لەبەرەوەی خۆیان ئینسانێکی پەروەردەکراون ئایا ئیتر ئەمە کافیە بۆی مناڵەکەیان پەروەردەکراوە بەڵێ ماوەسە شۆن خۆی عەزم کردی پەروەردەکردن چۆن دەست پێ دەکات پەروەردەکردن کۆمەڵێک بنەما و ئوسولی تایبەتی خۆی هەیە سەیریکە کۆمەڵێک بنەمامان هەیە شێواز کە دایک و باوکەکە و مامۆستاکان لە مەدرسە و مامۆستانی مزگەوت و ئەو کەسانی کە پێیان دەڵێن مەڕەبی لەسەر لە سەنتەر و لە شوێنەکان کە هەیە ئەمانە یەکسەر سیستمی پەروەردەکردن ڕوو دەکاتە ئەمانە
لەسەر ئەوانە مەسەڵەن بۆ نمونە جابە بە کورتی هەمیان باس بکەم کۆمەڵێک بنەمای ترمان هەیە کە بنەمای پەروەردەییە کە تەئسیل لە عەقل و بیری منداڵەکە دەکات دەبێ بکرێن کۆمەڵێک بنەمای ترمان هەیە کە کاریگەریان هەیە بۆ دەرونی منداڵەکە نەفسیەت و دەرونی منداڵ کۆمەڵێک بنەمای ترمان هەیە کە پێی دەڵێن ڕاستەوخۆ پەروەردەکردنی منداڵ بۆ خزمەتکردنی دایک و باوکی ئەوە تایبەتە بە ئەوانەوە چۆن خزمەتیان کە چۆن لەگەڵیان بێ چۆن لەگەڵ هەسەودانیشێ ئەوە گرینگە یانی کۆمەڵێک بەنەمای ترمان هەیە پێ دەڵێن ئوسلوبی ئەدەبدادانی منداڵ ئەوە خاڵێکی زۆر گرینگە ئەوە چۆن ئەدەبیدا دەدەی لە چ کاتێکە لە چ ساتێکە چۆن ئەدەبیدا لێی دەستکەی بەتی هەڵدان و لێدانی یان ئەوە ئەمە پێ دەڵێن کۆمەڵی خاڵ ئەمانە ئەوم پێنج خاڵە زۆر گرینگە بۆ پەروەردەکردنی منداڵ زەمە هەر یەکەی بابەتی تایبەتی خۆی هەیە دەبێت باز بکرێت خاڵی دووەمان کە بەشی دووەمی پەروەردەیە ئەمەیان ئەمە هەمووی بەشی یەکەم بوو بەشی دووەمی پەروەردە ئەوەیە نۆ بنیاتنان هەیە دەبێت ئەم دایک و باوکە ئەو منداڵە بنیاد بنێن لەسەر ئەم نۆ بنیاد یەکەم بنیادنانی عەقیدە و بیر و باوەڕ کە زۆر گرینگە بەڕاست تۆ ئەو منداڵە چ عەقیدە و بیر و باوەڕ و بیرێکی هەیە بیرەکەی زیانی چ فکرێکی هەبێ چ بیر و باوەڕێکی هەبێ ئیتر هاکەدا ئەگەر دوایی کاتمان بوو ئیشەڵا باس دەکەین جا بۆیە بە حەقەت لێرەدا ئەو دایک و باوکە بەڕێزە بۆ خۆی پیاوێکی ساڵحات دێتە مزگەوت نوێژەکە تەسبیحات بەڵام تەنیا بەوەندە لێدەگەڕێکە منداڵەکەی ئەویش جازەرە دێتە مزگەوت نە ئەمە پەروەردە نییە ئیهمالکردنی پەروەردە نییە و تەنیا ئەوەندە کە بڵێ خۆم مەسە نوێژەکەت بکە و دەی ئەوها بکە و ئاوا مەکە و دەی خوێندنەکەنە ئەوەش پەروەردە نییە یان مەسە بڵێن بۆ نمونە هەرجووی نەداتی ئەسڵەن چونکە دراوسی مزگەوت واژوێ لە بانگی مزگەوتە بۆ خۆی ئەچێ ئەوەش هەروانیە یان هەر ئەوەندە کە دەچێتە لای مامۆستاک و لە مەکتەب و لە ئەوانە ئەم منداڵە فێری پەروەردە بۆ نەخێر ئەوهاش نییە لەبەرەوە بە حەقەت دایک و باوک بە تایبەتی باوک و بە تایبەتی تریش بۆ دایک دەربارەی کچ ئەوە تەمامەن کۆمەڵێک بەرنامەم هەیە لەسەر ئاگا لێبوونی دایک پەروەردەکردنی دایک بۆ کچەکانی چونکە کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک بابەت هەیە کە کچ لە لای دایکی نەبێت نایدرکێنێ دایکی نەبێت کەس نازانێ چۆنە دایکی نەبێت کەس نازانێت چۆنە لەبەرەوە ئەم پەروەردەکردنە بەڕاستی پەیوەندی بە دایک و باوکەوەی بە تایبەتی باوک بۆ کوڕەکانی بۆ ئەولادەکانی و دایکیش بە تایبەتی بۆ کچەکانی دەبێت ئەم پەروەردەی کە من عەرزمکردن دەستی پێ بکرێ و بکرێت لە کولی لەحظەیەکە لە کولی کاتێکە لە کولی ساتێکە ئەو پەروەردەیە هەیە ئیلا لە کاتی خەوتندا لەبێ ئەنجا چونکە بەڕاستی ئەوەی کە گوتمان لەسەر دایک و باوکەکانە کۆمەڵشتە یەشێ ئەوەیە کە ئەم دایک و باوکە بۆ خۆی کەسێکی ساڵح بێ ناکرێت دایک و باوکەکە جگەرە چێژ بن بڵێن ئەولادەکان جگەرە نەچێشێ ناکرێت ئەوان نێرگە لە بڵێن نابێ ئەوە ناکرێت دایک و باوکەکەی خوان خواستە ئارق بخۆن بڵێن نابێ ئەمریکا ناکرێت دایک و باوکە حەق قسە بکەن و سوێن بخۆن و شەڕەجنێ و شەڕە قسە و ئەمانە بڵێن لەبێ ئەولادەکەمان ئەولادێکی نەرمنیان و بە ئەدەب و ئەمەی لێ دەربچێت ناکرێت ئەم دایک و باوکە خوان خواستە کۆمەڵێک ئیشی وەلحاصل قێزەون و ئەم لاولا و شەڕ و شەڕەنگێزی و لەگەڵ ئەموو دەستەکەن بە جنەودان و بە قسەکردن و ئەمانە و ئەولادەکەیان ساڵان بێت شتی وا نابێت لەبەرەوە یەکەم خاڵ پێدەن ئەلقودوە الحەسەنە لەبێ ئەم دایک و باوکە خۆیان قودوەی حەسەنە بن یعنی پێشەنگێکی جوان بن بۆ ئەولادەکەیان تۆ کە پێی بڵێ فڵانشت مەکە نابێ بە خۆت بکەی پێی بڵێن فڵانشت بکە بۆ خۆنەت کرد بێ ناکرێەوە ئەوە خاڵێک ترمان ئەمەیە کە دادپەروەری لە نێوانیاندا ئەوە لەسەر دایک و باو وازم چکە پێغەمبەر خوا سەڵام زۆر داکۆکی لەسەر ئەمە کردێتەوە سێجار فەرمووی ئیعدیلوا بین ئەولادیکم کابراایەک هات وتی ئەی پێغەمبەری خوا سەڵام سەڵام من ئەوە شتێکم داوەتە کوڕەکەم فەرمی ئەی داوەتە کچەکەت گوتی ناوەڵڵا وتی تۆ ئاگادار بی پێغەمبەر سەڵام فەرمووی من بە هیچ شێوازێکی ئاگاداری شتی ستەمی ئاوا نابم ئەمە ستەمە چۆن دەیدەی بە کوڕەکە نایدەی بە کچەکە ناکرێشتی وە خاڵچکەمان ئەمەیە کە مافەکانی بدەیە
کە ئەولاد کۆمەڵک مافی هەیە هەر لەو مافانەی کە بڵێنەوەکو بانگدان بە جوچکەیا و شیرنی کردن بە مەڵاشوویە و ناوێکی جوان و عقیقە بۆکردن و ئەمە کۆمەڵک مافن پاشان پاراستنی ئاگا لێبوونی ئەمە گرینگە پاشان خاڵی تر کە زۆر گرینگە کە ئێمە زۆر گوێی نادەینێ ئەمەی ئەم باوکە هەر هێشتا کوڕە عازەبە دەبێت غەمی ئەوە بخوا کە دایکێکی چاک بوو ئەولادەکان پێیاکە ژنەکەش بە هەماشەوە ئەم کچە بەرەزەر بە هەماشەوە هێشتا شوێی نەکردووە ئەبێ بزانە کەسێکی ساڵح بدۆزێتەوە کەشی پێ بکە بۆی دوای ئەولادەکەی ساڵە نەرسی ئەو هەموو قسەی زانانە قسەی حەدیثی لەسەرە زۆر باش ئەوستا تەخەیەڕوا لنوطەفیکم بەڵێ زۆر لەسەر بابەتی خێزان قسەمان کرد با بینە دەرەوەی خێزان ئەو منداڵی کە دێتە کۆڵان و لەگەڵ منداڵان یاری دەکات تاوەکو گەورە دەبێت و گەنج و هاوڕێی دەبێت فەزای دەرەوە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە منداڵێکی ساڵح دروست ببێت بەڵێ وەکو ئەجا باسی ئەو بکەین کۆمەڵێک زانان ئەوەی کە ئێستا ینی زانانی ئێستا کە باسییان کردووە کۆمەڵێک بنەما و وەکو دەڵێ ئەسڵ و بنەمایان داناوە بۆ ئەوەی کە ئەو ئەولادە ساڵح بێت یەکێ لەوانە ئەلبیئەت ساڵح ئەو ژیگە جوانەیە کە لە دەوروبەری زۆر گرنگە ئەوە بەڕاست ئەم ئەولادە کە چۆ دەرەوە سەیری کرد ئەولادەکان جنێ و نادەن شەڕ ناکەن شەڕەنگێزی ناکەن بۆخوان یاریەکەن یاریێکی هادی و لەسەرخۆ سوێند خواردن نییە شەقێن و شەق دیاڵان نییە شەڕە پشیل و شەڕە سەگ و ئەمانە نییە معنا شتێکی چاکە دەچێت بۆ مزگەوت سێرەکە کوڕێکی جوان ئەوە لە مزگەوتایە دەچێتە مەدرسە سێرەکە ئەهۆ یەشێکەوە لێ وا لەگەڵ قورئانە خوێنێ لەگەڵی ئەخوێنێ شەڕ ناکەن هەرا ناکەن شل نانێنەوە و بیان و ناگرێن شل ناکەن ئەو ماناوە ئەم بیئەیە شتێکی چاکە بەڕاستی ئەوە زۆر تەئسیری گەورەیە وەی پێغەمبەر خوا دەفەرمێ سەڵەم دەفەرمێ المەرء على دین خەلیلی فلينظر أحدكم ما يخالف تۆ سەیرکە یانی بزانە ئەگەر ئەو ئەولادەی تۆ لەگەڵ چێ تێکەڵاوە یخالیلی تێکەڵاویەکە ئەگەر ئەولادەکە ئەو کوڕەکە ئەم لەگەڵیەتی ئەو کەسانە ئەو منداڵانە هەر خەریکی مۆبایلەکە و هەر خەریکی جنێ و شەڕە جنێ و جگەرە کێشان و قسەی خۆڕ و وەڵحاصڵ شەڕەنگێزی و شەڕە سەگ و ئەم لاولا و کات بەسەر بردن و ئەمانە بێ مانە ئەولادەکەش وردەوردا لەگەڵ ئەوان بۆ شێوازەی لێ بەسەر ئەوە کەواتە خاڵێکی زۆر گرینگە بۆیە دەبێت دایک و باوکانی بەرز و بەڕێز ئاگیان لە منداڵەکانیان بێ با ڕەفیقاتی ئینسانی جوانکەن ڕەفیقاتی ئینسانی خاوەن کەسایەتی جوان بکەن بۆی ئەمانی ساڵح و چاکیانە دەبێت مامۆستا بۆی زۆرترین بەهرە لە فەرمایشتەکانی بەڕێزت وەرگری لەو کاتی مامانە پێم خۆشە بەڕێزت وەکو مامۆستایەکی ئاینی لە ناو کۆمەلگای لە کۆتایی شاوەکو باوکێک وەکو نووسری کتێبێک لەسەر پەروەردەی مناڵ گرنگترین ئەو شتانە کە ئێستا کە پێویستە لەسەر دایکان و باوکان و لەسەر کۆمەڵێک لەو گەنجانش کە ئێستا گەورە بوون یعنی لە کۆتای دەرفەتیەوەی خۆی بیلەوە بکاتە ئەولادێکی ساڵح بێ بۆ دایک و باوکی یعنی ڕەنگە گەنجێک 15 ساڵ 20 ساڵ بێ هێشتا هەر لەسەر ماڵە ئەکرێ هێشتا هەر خێر بۆ باوکی بداتەوە نەبێتە مای مصیبەت گرنگترین ئەو شتانە وەکو ئامۆژگاریەک لەسەر ئەو بابەتە مەسەڵەن گوێمان لە بەڕێزت بێت دیارە ئەوەی کە زۆر هەر بە زۆر گرنگیەکان باسکەین ئەوەی کە زۆر گرنگە ئەمەیە دایک و باوکە کە خۆیان کەسی ساڵح و چاک بن لێ بزان لە شتەکان بزانن دووەم ئەو کاتانەی ئەو فرسەت و کاتانەی کە ئەمان لەگەڵ ئەولادەکانیان بەسەر دەبن کاتی سەفەرکردن کاتی مەسەڵێن ئەوە چوون بۆ ماڵی دۆستێکیان شوێنێک ئەوە لەو کاتانە ئەم دایک و باوکە ئاگیان لە ئەولادەکانیان بێت لەم کاتەدا زۆر گرنگە دەبێت تەحەیون الوەقت المناسب ئەمە زۆر گرنگە بەڕاست کە جاری وایە مەسەڵەن ئەو منداڵ لە ماڵی خۆتان هیچ کێشەی نییە هیچ یانی هیچ شتێکی خەراب ناکە بەس کە چۆ ماڵێک سەیرەکەی نووسن دەرەچێ و داوەشتەکە و وەڵا چێشتەکان هیچ نییە و ئەوە ئەو هایە و ئەی بۆ ئێمە چوینە ئەو ماڵە فڵان دەبوو فڵان حیوانێکمان بۆ سەر بڕن کەسی هیچیان نەکرد یان مەسە دەچێ بۆ سەفەر لە سەفەرە سەیرەکە ئەم منداڵە لە سەفەرەکە دەرەکەوێ شەڕ لەگەڵ ئەمەکەوە قسە بە مەڵێ و کاکە جێمکەنەوە بەخوا شوێنێکی لە پێشی سیارە نەبێ سوار نابم و یان بەخوا فڵان خواردین لەگەڵ نەبێ من ئەگەڕێمەوە و یان نەسن بۆ فڵان شر من نایم ئەمە هەمووی دەبێ ئەمە زۆر گرنگە ئەمە خاڵێکەکەمان ئەوەیە کە کاتی ئەو منداڵە نەهێنی بە فێڕۆ نەڕوە ئەمە زۆر مهمە وای منداڵەکە ئیهمالەکە 2 سەعات 3 سەعات هیچ ناکە هیچ بەروبوومیەکەی نابێت
ئەنجە ئەدەب دادانەکەی ئەوە کە خاڵێکی زۆر گرینگە چۆنی ئەدەب دادەدەی چۆن لەگەڵ خەڵکا بێت چۆن بە خێراتنی میوان کە چۆن بچێت بۆ مزگەوت چۆن لە بازار بێت چۆن لەگەڵ کەسە گەورەکان لەگەڵ کەسە بچووکەکان لە مەکتەب لە مەدرسا چۆن لەگەڵ مامۆستاکان لەگەڵ قوتابیەکان بەس شێوازی بەس ئەدەبێک بێیانی ئەوەش خاڵێکی زۆر زۆر گرنگە خاڵێکەمان کە ئەوەیە ئەولاد دایما تۆ دەبێ لە بینی خۆیانە منافەسەیان بۆ دروستکەی دەسەشتی چاک وە تەشجیعیان کەی مەتحوسانەیان کەی یاریان بۆ بکڕی یاری جامەسە ئیوا هەیە حەزی لە یاری قیستەکە منداڵەکە بووکە شوشەیەکە مەسەلا شتێکی ترێکە یان ئایپاتێک شتێکی ئاواکە ئیسفادی لێ دەبینی ینی ئیسفادی لێ دەکات لەو مەسەلەیە نەک هەر بۆ کات خۆی بەڕێوە ببا و هیچ ئیسفادی نەکە ئەوانە هەمووی کۆمەڵی خاڵی گرنگن خاڵەکەمان ئەمەیە کە ئەولاد ئەگەر خوا نەخواستە تووشی کێشە بێشەیەک بوو حیوارێکی هادیئی لەگەڵگە گفتوگۆی جوان کوڕەشید نەکەم ئەوها نابێ ئەوە ئەوهایە ئەوە ئاوایە ئەو ئەوهانیە ئەوە ئاوایە و خاڵشە کە ئەوەیە بەڕاستی هەرچۆنێکی بێ ئەو منداڵە کاتێک ئیشێک بکایانی ئەولادە بە فێری ئیشکردنی بکەیانی لە ماڵەوە لەگەڵ دایکی یان شت بنووسێتەوە دەفتەر و قەڵەمی بدەیە باشت بکە باشت بنووسێ یان مەسەڵی ئیمتیحانێکە بین ئیمتیحانێکی بکە هەرکاکە وەرە چوار شت هەیە بزانم یانزانی ئەمانە ئەوە یان شتێکی لێ پرسە یان مەسەڵ ئەڵێ خەلیفەی یەکەم چێە یان ئەو زانا سەرکردەی کە شۆڕشی کرد لە مەهاباد چێ بوو شێخ محەممەدی نەمەرەزانی چێە شێخ سعید نەوەسێزان نیناسی ناوی چیە شێخ سعیدی پیران چێە ئەنجا مەسە بڵێن ئایا کورد عەقیدە و بیرروباڕی میلەتی کرد چۆنە ئەوە مەمەسمیانی هەندێک کۆمەڵ شت هەیە کە تاقیکەیەوە و سوودی لێ ببینێ و لە هەمووشی گرنگتر ئەوەی ئەو بنیانانەی کە عەرزم کردن بنیاتی بیر و باوەڕ بنیاتی عیبادەتکردن بنیاتی ئەخلاقی بنیاتی نەفسی بنیاتی وەرزشکردن کە زۆر گرنگە ئەوە یەکێکە لە ئەوەی کە ئەو منداڵە دەبێ وەرزشکە فێری ڕاکردن گۆڵگۆڵێن مەسە بڵێن ریاضەی تر ریاضەی سویدی پێدەڵن چی ئەوانە بە تایبەتی ڕاکردن بە تایبەتی مسابقە ئەوە هەمووی ئەو شتانە گرنگە و بنیانانی سەحی تەندروستی ئەو منداڵ کاتمان تەواو بوو زۆر سپاس بە مامۆستا و بەکر سدیقی بانخوا زۆر بەخێر بێ مامۆستا سپاس بۆم دەرفەتە بەڵایزان پێوان بێ زانیاریەکمان هەیە لەسەر دۆلار بینەری ئەو زانیارە دەبین بزانین باسی چیمان بۆکەن دۆلار چی لێ بەسەراتوە دۆلاری ئەمریکی دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن بەچووکترین یەکەی دۆلار پێی دەڵێن سنت دۆلار دراوێکە لە کاغەز دروست ناکرێت بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە ڕۆژانە 8.9 تۆن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکاردەهێنرێت تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت بەڵکو 3 جۆر بوو با بەهاترین جۆریان لە زێڕ دروست کرا بوو جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەز دروست کرا بوو هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێندرا ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو نەشی دەویست هەرچی زێڕ و زیوی هەیە لە دەستی بدات بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و
شوێنی مێژووی وڵاتان لەخۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا، وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا لەسەر دراوی دۆلار بوونی هەیە. لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکان ناو دەبرێت، یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناو بانکەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی $1 بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا 2 هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر $2 بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە. وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا، هەر بۆیە وێنەکەی لەسەر $5 پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەوپێش بردووە. یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە. دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لەسەر دراوی $10 دابنێن. ئەندرۆ جاکسۆن 7ەم سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند. هەر بۆیە وێنەکەی لەسەر $20 دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو. هەر بۆیە وێنەکەی لەسەر $50 تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا. کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردوونزانی و فیزیایی بووە. بۆ یەکێکی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر $100 پارێزراوە تا ئەمڕۆ. دووبارە سڵاتان لەبێ دازدان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێینەوەلاتە. دلت را خانه ما کن، مصفا کردنش با من، به ما درد دل افشا کن، مداوا کردنش با من. اگر گم کرده ای دل کلید استجابت را، بیا یک لحظه با ما باش، پیدا کردنش با من.
اشکه که من هستم خریدارش. بیاور قطره اخلاص و دریا کردنش با من. به من گو حاجت خود را اجابت می کنم، آنی طلب کن آنچه می خواهی مهیا کردنش با من. بیا قبل از وقوع مرگ روشن کن حسابت را. بیاور نیک و بد را جمع منها کردنش با من. چو خوردی روزی امروز ما را شکر نعمت کن. غم فردا مخور هرگز که فردا خوردنت با من. به قرآن آیه رحمت فراوان است ای انسان. بخوان این آیه را تفسیر و معنا کردنش با من. اگر عمری گناه کردی مشو نومی تو از رحمت. تو توبه نامه را بنویس و امضا کردنش با من. دلت را خانه ما کن مصفا کردنش با من. به ما درد دل افشا کن مداوا کردنش با من. اگر گم کرده ای دل کلید استجابت را، بیا یک لحظه با ما باش پیدا کردنش با من. الله اکبر 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 الله اکبر. لا اله الا الله محمد رسول الله. لا اله الا الله. بەڵایزان بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین و هاوکارانم لە پەیام ڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخوای گەورەتان ئەسپێرین. ئاسوودە و کامەران بێت. خواتان لەگەڵ.